دیدی کۆمەڵی ئیسلامی بۆ پرسی یەکریزی نیشتیمانی هەمیشە جەختکردنەوە بووە لەسەر یەکریزی لە پێناوپاراستن و بەدیێنانی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان. کۆمەڵی ئیسلامی جەخت لە بەدەستهێنانی مافەکانی کورد دەکات لە بەغدا و هەرێمی کوردستاندا وەک پێکهاتەیەکی نەتەوەی عێراق نەک وەک حیزب و بنەماڵە. کاندیدێکی لیستی ژمارە 194ش پێی وایە یەکێتی و پارتی هەمیشە چەمکی یەکریزیان بۆ مەرام و بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە. پلۆپۆستی حیزبی بۆ بەرژەوەندی حیزبی و شخصی و بنەماڵی خۆیان وەربگرن، کۆمەڵی خەڵک و ئەندام و کۆمەڵی خەڵکی خوانی پێ ڕازی بکەن و دوجار لە بەرژەوەندی حیزبی و شخصی خۆیان بەکاری بێنن. بۆیە ئەبین ئەمانە لە بەغا ئێستا ئەو بەغای کە ئەنوز لێ جا ببنەوە ئێستا زۆرترین وەفدی بۆ نێرن و ئانۆ زۆرترین پشک و پۆستی حیزبی بۆ خۆیان وەربگرن کەمەش پێچەوانەی هەموو ئەو دروشم بانگەشانەیە کە بەرزیان کردو بە ناوی یەکریزیەوە. لێرە ئەمە ئەوشمان پێ دەڵێت کە ئەم دوولایانە لێستا ئەو بانگەشەی کە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیش بەرزی دەکەنەوە بێگومان دوجار جێبەجێ ناکەن و لەگەڵ خەڵک و میلەت تا ڕازگۆ نابن. ئەمە جگە لە چواشەکردنی خەڵک و میلەت شێکی تری ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم وەک نەریتی هەمیشەییان تا ئەو کاتەی زۆریان بۆ نێت و بەرژەوەندیان نەکەوێتە مەترسیەوە پەنا بۆ یەکریزی و یەک هەڵوێستی نابن. بەڵام کاتێک پۆست و ئیمتیازاتیان دەخرێتە بەرچاو هەڵپەی وەرگرتنی دەکەن و دەکەونە شان و ملماسکردنی ئەوانەی بەشە بودجەی هەرێمیان بڕی و لە 150 خاکەکەیان داگیر کردووە. کاندیدێکی لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامیش دەڵێت مێژووی یەکێتی و پارتی سەلماندوویەتی یەکریزی لەگەڵ ئەو دوو حیزبەدا تەنها قسەیە و هیچی دیکە. لای ئێمە مێژووی ئەو دوو حیزبی دەسەڵاتدارە پێمان ڕائگەێنە کە بە هیچ جۆرێک یعنی یەکریزی و یەک هەڵوێستی لەگەڵ ئەوانە سوودی نییە، چونکە ئەوان تا سەرێزخانیان لە گەندەڵی و لە تاڵانکردنی وڵاتە و لە فرۆشتنی لە 150 خاکی هەرێم و لە دەستدانی ئەمە ڕۆچوون. کەواتە ئەوە مهمە ئێمە لەگەڵ لایەنە براوەکانی دیکە جگە لەو دوو هێزەیەکێتی و پارتی ئێمە ئەتوانین یەک هەڵوێست بین یەک دەنگ بین تاوەکو پرۆژەکانمان یاخود کارنامەی لایەنەکان بەتایبەتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمانی کوردستانە بتوانین کارنامەکانمان بەهێزکەین و بتوانین پرۆژەی خزمەتکردن بە خەڵک و پرۆژەی یاسا سەروەری جێبەجێکن لە پەرلەمانی کوردستانە ئینشاءالله. بە بڕوای کاندیدانی لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی پارتی و یەکێتی لەسەر بنەمای بەشی خۆم بۆ خۆم و بەشی تۆش دەخۆم بانگەشە بۆ یەکریزی دەکەن. لە بەرامبەریشدا کۆمەڵی ئیسلامی پێی وایە بەدەستهێنانی مافەت دەستوری و مەدەنیەکانی خەڵکی کوردستان و دامەزراندنی پایەکانی دەوڵەتی سربەخۆ پێویستی بە یەکریزی و یەکەڵوێستی ڕاستەقینەی لایەنەکان هەیە دوور لە بەرژەوەندی حیزبی. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.